شارەکانی داعش دوای ڕوخانی داعش گەڕانەوە شوێنەکانی خۆیان هەندێک داعشەکانی فلەستینی هەبوون داعشەکانی تورکی هەبوون لە وڵاتەکانی دیکەی عەرەبی و ئەوانە داعشی زۆر بوو ئەوانەی کە یەکێک لەو خانەمان ئەوەی کە لە غەزە دۆزرا کە لای کابرایەکی فلەستینی بوو یعنی وەکو سەبیە و لەگەڵ خۆی بردە غەزە بەچی ڕێگا تەهریب کرا چۆندرا ئەو ئێمە نازان تەبعاً لەبەر داعش بەخۆی سیستمێکی هەبوو بۆ ئەوە هەموو ڕێگا پێدرا بوو لە هەندێک شوێن و ئێمە دەزانین یعنی لە ماوەیەکدا هەندێک دەوڵەتش هەبوو یارمەتی داعش دەکرد یعنی بۆ هات و چوو ئەو ئاسانکاریەکان ئیتر ئەو خانمە دواتر لەوێ ماو کۆنتاکت لە مێژ هەبوو حەزە کرد بگەڕێتەوە بەڵام ڕێکان پێ نەدرا تا ئەو شەڕەکەی غەزە دروست بوو اینجا ڕزگار کرا بە ڕێگای سەفارەی ئەمریکی و تەنسیق لەگەڵ حکوومەتی عێراقی و حکوومەتی ئیسرائیلی و یعنی لە زۆر جێگا